وا دیارە درنگانی ئەم شەو نزیکەی کاتژمێر 12 شەو دانیشتوانی شارەدەی وەرتەیە بەهۆی نەبوونی کارەباوە خۆپشاندانیان ئەنجامداوە لە پردی حافیز ڕێگای هەمڵتۆنیان داخستووە لەوێ لە نێوان هێز ئەمنیەکان و خۆپشاندەران گرژی دروست بووە ئەوەی کە هەیە دەگوترێت تاوەکو ئێستا کەسێک کوژراوە و برینداریش هەیە بەڵام تاوەکو ئێستا هیچ لایەنێکی فەرمی ئەم زانیاریانەی پشتڕاست نەکردوتەوە. من قسم لەگەڵ نەخۆشخانەی ئاشتی کرد ئەوان ئەڵێن سێ ئەمبولانسمان بەڕێ کردو بۆ شوێنی خۆپشاندانەکە و دیارە پەیوەندیان پێکراوە سێ ئەمبولانس بەڕێکراوە بۆ ئەوێ و بەڵام تاوەکو ئێستا هیچ لایەنێکی فەرمی کوژران یاخود برینداربوونی هیچ کەسێکی پشتڕاست نەکردوێتەوە تاوەکو ئێستا. بەڵام ئەوەی کە هەیە بڵام قسەم لەگەڵ هەم ئەو خۆپشاندەرانە کرد کە لەوێ بوون هەم شار حاڵەکان باس لەوەکەن کە ئەوان باسییان لەوە کرد کە کەسێک کوژراوە و قسەم کەمێک پێشتا قسەم لەگەڵ برا ئەو کەسە کرد کە دەگوترێت کوژراوە ئەو باس لەوە کرد کە سەرەتا بریندار بوو برینەکەی سەخت بوو گولە بەر سینجی کەوتووە و لە ڕێگای هێنانی بۆ نەخۆشخانەی ئاشتی لە ڕێگا جانی لەدەستداوە بەڵام تاوەکو ئێستا هیچ لایەنێکی فەرمی پشتڕاستی ئەم زانیاریان نەکردوتەوە.